یەکێکە لە گەڕەکە هەژارنشینەکانی ئیدارەی سۆران ماوەی 20 ساڵە هاوڵاتیانی لێ نیشتەجێن کەچی سەرەتاییترین خزمەتگوزاری بۆ نەکراوە. لە 2003ەوە ئێرە یعنی ئاوادانە خزمەتگوزاریش وەکو ڕێگاوبان ئەوای بینن ئاوە ڕێگاوبانەکەی زادەکان ینی وەک پێویست نییە ئەنی وەکت بارانە باریان بەفرەکەوی سیارەی بۆسە ناکەوی باقەت ئەها کۆرانەکانە بینە و کۆرانە نەکوونە وەکو ئاو دوو گەڕەکمان بێ ئاون لەو دیوی وەڵای چ خزمەتگوزاریمان نییە هیچ خزمەتگوزاری ئەوە زادەکانمان تەماشەکێکوونە هەموو قڕ و لێلاوە منداڵەکانمانە سنە مەکتەبێ دەبێ ڕۆژانە زلکان بشۆن ڕۆژانە سەریان بشۆن قەلبیان عەدمە بێ ئەو ئێرەنە هەموو ساڵی ئەوەیە. هاوڵاتیانی گەڕەکی بەختیاری دەڵێن داواکاری زۆرمان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت کردووە بۆ خزمەتگوزاری ڕێگاوبان و ئاو و ئاوەڕۆ کەچی وەڵاممان نادەنەوە. دەشڵێن لە کاتی هەڵبژاردن دەستەڵاتی ناوچەکە بەڵێنی زۆرمان پێدەدات کەچی دوای هەڵبژاردن بەڵێنەکان نابەنە سەر. کاکە لە 2003ەوە گەڕەکە دروستکرا هەتا ئێستا هیچ خزمەتگوزارێکی رو نەکرا لە ڕووی زادەوبانەوە وەختی دەنگدانیش ئەندام پەرلەمانەکان دێنە ئێرە قسەی خۆش دو خەڵکەکەیکەن دوواکەی ئەو خەڵکەکە ماڵاکەن ئەو گەڕەکانە هاتا ئێستا هیچ دوێرە نەکرا لە ئاوی تێبگرە هاتا ئەگەتەوە کارەبا دیارەدا ئەوە سعات 11 نیوە کارەبا چوویتەوە ئەو چ حکوومەتە حکوومەت داگەن نەتوانیت کارەبای دو خەڵک دابین کات ئەتوانی خەڵکەکەی بەخێوکات چار مانگزارێک معاشە دەترێ خەڵکەکانی ئێرەش بە زۆری بێ معاشن هاتا ئێستا هیچ دۆ خەڵکی فەقیر نەکرا ئێرە گەرەکی فەقیر نشینە لە بەندێکی لۆ نەکرا بڕۆ گەرەکانی کە هەموو قیر کرا زادەوبانیان لۆ کرا ئێرە بەسما لە مەسئولێک لێرە بە ئەو گەڕەکە دروستەکرا. وەڵی وازمان ئەوە تەماشای ئەو ڕێوبانەیکە لە باتی زادەی جوگانماندانە لەبە مندارن لەبە مەکتەبێ لەبە قوڕێ و ئەوە چەند ساڵە حالمان ئەوەیە داواکاریشمان لە حکوومەتی کردیە زۆر زار هاتینە تەماشان کردیە هەر ئەرێن لەو چاکەین ئەوڕۆ نەسبەی هیچ وەڵامیان نییە عالیمە ئەو حالەیە طبعا ئەرێ وەڵا زۆر نەڕەحەتین یاکۆ ببیتە سارما و شەختە سارە بەسەر ناکەوی لێرە مەحتەل دەمینەوە. خزمەتگوزاری وەکو ڕێگاوبان و ئاو ئاوەڕۆ یەکێکە لە سەرەتاییترین مافی هاوڵاتیان کەچی حکوومەتی هەرێم دوای 32 ساڵ لە حکومڕانی و بوونی داهاتێکی زۆر بەهۆی نادادی و گەندەڵی ئیداری نەیتوانیوە ئەو خزمەتگوزاریانە بۆ خەڵکەکەی دابین بکات و لە بەرژیانی شاهانەی خۆیان ئاگایان لە گوزەرانی سەختی خەڵک نییە. ئازادومەراوی کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی سۆران.